ایوار باش بینر هجاین کردستان 24 لرجهگی هون لبن از رشا بارزان کرم بکن بلا برنامه هشتاگ پیشکش بکم و دستپک وکو همو روژه شنواتورن جواکی لعفرینا روژاوای کردستان پیمانگه هکش بو کار موزیکی تایبت بزاروکان ها تفکرن تەوی زەحمەتی و ئالۆزیانیا کۆڕاستی گەلێ عفرینێ هاتیەش بە ڕەوشە شەڕ لێوسا بەر حەژێکردنا زارۆکێ نوێژ بۆ کارێ هونەری پەیمانگەها بناوێ ئاوزش بۆ کارێ موزیکی و تایبەت بە فێرکردنا زارۆکان لەسەر کارێ موزیکێ بڕیەکە ئەکادمی هاتەڤەکردن سەر ئەکاونتە خۆیان یا فەیسبووکێ ڤیدیۆیەک بەڵافکردنە تێدا چابناوێ لیلا و مستەفا سازێ دژەنە و سرانانژی دەبێژە بە هەڤران بینەر بن.